ئەو پیاوە دەڵێ من پێغەمبەرم، مسانی چێە و خەڵکی چێە و ناوی چییە و تەمەنی چەندە و پێغەمبەری چێە و بینەرمان بن. ئەگەر حەستان لێیە با پیاسە چی بکەین لە بۆ شاری سۆڵێک سیتی لە یوتا راپۆرتەشی دروست بکەین لەسەر ئاینی مۆرمۆن. ئایا مۆرمۆنیزم چییە؟ چەند کەس دوای ئەم دینە کەوتیە؟ ئایا لە بنەڕەتدا ئەم دینە لەقێکە لە مەسیحیەت یان دینێکی تایبەتە؟ مۆرمۆن گروپێکی ئاینیە و هەڵگری چەمک و باوەڕی سەرەکیەکانی ئاینی مەسیحیە. بە شێوەیەکی سەرەکی مۆرمۆنەکان دەگەڕێنەوە بۆ کلێسەی دووەهەمین ڕۆژی مەسیح کە کلەسیەکی تایبەتە بە مۆرمۆنەکان دەکەوێتە شاری سۆڵ-لەیک لە ویلایەتی یوتا. بە شێوەیەکی گشتی نزیکەی 17 ملیۆن ئاینزای مۆرمۆن هەیە لە سەرتاسەری جیهان کە بەشی هەرە زۆری شوێنکەوتوانی دەکەوێتە ویلایەتی یوتا کە بە پایتەختی مۆرمۆنەکان ناوزەت دەکرێت. ئەم وزوتنەوە ئاینیە لە سەردەستی جۆزف سمیت لە شاری نیویۆرک لە ساڵانی 1820 سەری هەڵداوە. ئایا جیاوازی چییە لە نێوان ئاینی مەسیحی و ئاینی مۆرمۆن؟ ئاینی مەسیحی و مۆرمۆن لێکچوونی زۆریان هەیە بەتابەت لە ڕووی بیر و باوەڕەوە ئەلعەقیدە کە هەردووچیان بڕوایان بە چەمکی تەثلیت هەیە واتە باوک و کوڕ و ڕۆح القودس. مۆرمۆنەکان کتێبێکی تریان هەیە لە پاڵ کتێبی ئینجیل ئەویش ناوی کتێبی مۆرمۆنە کە لە سەرەتادا لەلایەن جۆزف سمیتەوە لە زمانی عیبریەوە وەرجێنراوە. هەروەها پێغەمبەری تایبەت بە خۆیان هەیە لە ئێستادا. هەولی زۆرمدا تا بتوانم چاوم پێی بکەوێت بەڵام ڕێکارەکانی بینینی ئەم پێغەمبەرە زۆر لە چاوەڕوانی من زیاتر بوو. ئەوەژێک لە کتێبەکانە بە حساب کتێبێکیان هەیە. کتێب مۆرمۆنش کتێبێکی تری مەسیحە. کامە ئاین نزیکترینە لە مۆرمۆن؟ لەسەر ئاستی عەقیدە و عیبادەتەوە مۆرمۆن کۆپی ئەسلی ئاینی مەسیحیە بۆ پێی هەردوو لا بڕوایان بە تەثلیت هەیە. بەپێی ڕۆژنامەی نیویۆرک هێرڵدا هاتووە کەوا لە سەرەتای سەرهەڵدانی مۆرمۆن لە سەدەی 19هەمدا مۆرمۆنیزم نزیکی زۆری هەیە لەگەڵ ئاینی ئیسلام. بۆ نمونە جۆزف سمیت بە محەممەدی مۆدرن ناودەبات، بەڵام گەربێتە سەر عادات و معاملاتی ڕۆژانەی ژیان مۆرمۆن لەگەڵ ئاینی ئیسلام لە زۆرێک شتدا لێکچوونیان هەیە. بۆ نمونە یەکەم پراکتیزەکردنی چەندژنی لە ئیسلام و فرەژنی لە مۆرمۆن بوونیان هەیە. لە سەرەتای دروستبوونی مۆرمۆن جۆزف سمیت ڕێگەی دەدا ئەو کەسانێک کە توانیان هەیە لە ڕووی مادە و جەستە و مەکانەتی کۆمەڵایەتیەوە زیاتر لە ژنێکیان هەبوو زیاتر لە دەژنی هەبوو بۆ چەخستنەوە و زۆربوونینەوەی مۆرمۆن. بەڵام دوای چەندەیە ساڵێک لە سەرەتاکانی ساڵی 1900 ئەم نەریتیان ڕاگرت. بۆیە ئێستا لە نێو مۆرمۆن تەنها یەک ژن ڕێگە پێدراوە، تەنانەت لە ناو جەرگەی پایتەختی مۆرمۆنەکانیش کە ویلایەتی یوتایە. دووەم خواردنەوەی مادەی کحۆلی و هۆشبەر لەم ئاینە قەدەغەیە. هەروەها زۆر بەتوندی دژی خواردنەوەی ئەو شلەمەنیانن کە مادەی کافاینی تێدایە وەک قاوە، چایە، بیبسی و هاوشێوەکانی تر. سێەم هەردوو ئاینی ئیسلام و مۆرمۆن ڕێگە بە کوڕان و کچانیان نادەن بەر لە هاوسەرگیری لە ژواندا بن یاخود ماچکردن و بەیەکەوە خەوتن لە نێوانیاندا ڕوو بدات. بە شێوەیەکی گشتی پاکیزەبوون زۆر جێگەی بایەخە. چوارەم ئافرەت لە ئاینی مۆرمۆن پێویستە ئەولەویاتی یەکەمینی بریتی بێت لە گرنگیدان بە ماڵ و منداڵ و هاوسەر و خێزانەکەی و وەچەخستنەوە و پەروەردەکردنیان. ئەمانە لە پێشینەی هەرە فەرمانەکانی ئافرەتن. پێنجەم لەباربردنی منداڵ زۆر بەتوندی قەدەغەیە لە هەردوو ئاین مەگەر ژیانی دایکەکە لە مەترسیدا بێت. ئەمانە بەشێک بوون لە لێکچوونی نێوان ئاینی ئیسلام و مۆرمۆن. چێن ئەوانەی خۆیان وەک پێغەمبەری مۆرمۆن ناساندووە. هە لە سەرەتای دروستبوونی ئەم ئاینە لە ساڵانی 1830 تاوەکو ئێستا 17 کەس خۆیان وەک پێغەمبەری ئەم ئاینە ناساندووە کە خۆیان وەک سەرۆکی کڵێسەش دەناسێنن. یەکەم کەس جۆزف سمیت بوو کە بە دامەزرێنەری ئەم ئاینە و یەکەم وەرجێڕی کتێبی مۆرمۆن دادەنرێت. جۆزف یەکەمین و گەنجترین پێغەمبەری مۆرمۆنە. ئەو کات تەمەنی 25 ساڵان بوو کە خۆی وەک پێغەمبەر ناسان لە ساڵی 1830. 12 کەس لە دەوروبەری پێغەمبەر کار دەکەن، مەرجە هەمیان پیاو بن. ئەم 12 کەسەش تەمسیلی هەمان ژمارەی حەواریەکانی دەوروبەری مەسیح پێغەمبەر دەکەن.
ئەو کەسێک ئێستا پێغەمبەراتی ئەم ئاینە دەکات ناوی ڕەسل نیلسنە، خۆیشی دوای مردنی پێغەمبەری پێشخۆی هات کە لە 2 کانونی دووەمی 2018 مرد. پێغەمبەر نیلسن تەمەنی 97 ساڵە کە بە تەمەنترین پێغەمبەریان دادەنرێت تاوەکو ئێستا. ئەوە پێغەمبەرەکەیتیان، پێغەمبەر ناوی ڕەسل نیلسنە. ئەوەیان جێگیری یەکەمیتی قاولان ڕاوێژکاری یەکەم، ئەوەشیان ڕاوێژکاری دووەمیتی. ئەو 12 کەسە مەجلیسن کاتێککە پێغەمبەرێک دەمریتن پێغەمبەرێکی نوێ هەڵدەبژێرن ئەوەی کەوا لەمان نەک بەتەمەنتر لەمان زیاتر خزمەتی کردیە. کڵێسەی سەرەکی مۆرمۆنەکان دەکەوێتە شاری سۆڵ-لەیک لە ویلایەتی یوتا. ئێستا کە لەژێر چاکردنەوەدایە کە لە ساڵی 2018دا بەرکاریگەری بوومەلەرزە کەوت. لە کۆتاییدا ئەوە ماوە بڵێن هەندێک سەرچاوە وای وێنا دەکەن کەوا مۆرمۆن دەوڵەمەندترین گروپی ئاینە لەسەر زەوی، بۆ پێی هەر ئەندامێکی کڵێسا سەدا 10 داهاتەکەی دەبەخشێتە کڵێسا بۆ بڵاوبوون و ئاینەکەی لە جیهان. تا گەشتە ڤیدیۆیەکی تر هەر شاد بن.